ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی نارتی دوو خۆشحاڵ بوومە پرۆگرامێکی نوێی بیرتەوە لەگەڵ دوو گروپی زۆر ئازیز و خۆشەویستی دیکە بوومە میوانی ماڵەکانتان بە خێراتنی هەردوو گروپتانەکەم بە خێر بن سەر چاو ئەچمە لای گروپی ئەی چەند خوێندکارێکی خۆشەویستن لە چەند خوێندنگایەکی جیاوازەوە خۆتان بناسێنن. من نام دیە حەکیم لە قوتابخانەی شەید غەفور لە پۆلی هەشت. بە خێر بێی سەر چاو. من نام ئادەرەحمەدە لە قوتابخانەی بەموو پۆلی شەش. بە خێر بێی سەر چاو. من نام ئەستێرە حەکیمە لە قوتابخانەی بەموو دەخوێنم لە پۆلی شەش. زۆر بە خێراتی ئێوە خوشکن؟ بەڵێ. پێتان خۆش هاتن بەشداریتان کرد لە پرۆگرامەکە؟ بەڵێ. زۆر باشە، زۆر بە خێراتن. چمە لای گروپی بی چەند مامۆستایەکی بەڕێزم لە چەند خوێندنگایەکی جیاوازەوە خۆتان بناسێن. من ناوم فەلاح حەسەنە لە قوتابخانەی مرواری سەر بە پەروەردەی شارە زۆر. زۆر بە خێراتی. مامۆستاگیان؟ مامۆستا محەممەد لە قوتابخانەی هەورامانی بنەڕەتی. زۆر بە خێراتی. مامۆستا عەلی عومەر لە قوتابخانەی ناوگردانی تانجەرەوە. بە خێر بێ سەر چاو مامۆستاگیان. زۆر بە خێراتن. یاسای پرۆگرامەکە جان چۆنە؟ 12 پرسیارە لە قۆناغی یەکەم 6 پرسیاری گروپی ئێ و 6 پرسیاری گروپی بیە باشە لە ماوەی 6 چرکە کۆتا وەڵام وەرەگرم. بەڵام بەر لەوەی دەست بکەمە پرۆگرامەکە قسێک مامۆ بکەن لەسەر پرۆگرامەکە پێشنیارێک ڕەخنەیەک. وەڵام بەرنامەکەم پێ جوانە و هەر باشی بەرنامەکە بوو وا بەشداریم کرد. دەست خۆش بێت. زۆر بە خێراتی مامۆستاگیان تۆ قسێک مامۆکەی. وەڵا دەستان خۆش بێ بەڕاستی بەرنامەیەکی جوانە کرانەوەی لە بینی قوتابی و مامۆستا یا خوێندکار و مامۆستا. بەڵام پێشنیاری شەر ئەوەیە ینی فراوانتر کرێ بەرنامەکە توانرێ مەسەرەن دوو لە جیاتیەوە کە ینی بەرنامەیەکی جیاوازتر بێ لە ئەمە ئەویژەوە کە مەسەرەن دوو گروپی دوو مامۆستا یان دوو خوێندکار دوو گروپی لە دوو مەسەرەن مەکتەبی جیاواز ئەوە شێوەیە ئەمە هەر بمێنێ مەبەستمە هەنی هانی ئەمە جوانە شتێکی باشە بەڵام وا باشترە مەسەلەن مەسەلەن لە مەکتەبەکان جیاواز بێ مەسەلەن ئێمە هەرێکە و لە مەکتەبێکەوە هاتووین. بەڵێ. ئەوایە مەسەلەن بێتە منافەسە لە بینی مەکتەبێ بۆ مەکتەبێکی تر. زۆر ڕاستە. دەست خۆش بێ بەڵام هەدەفی پرۆگرامەکە ئەوەیە خوێندکار و مامۆستا بێت لەبەرەوەی منهەجی خوێندنە پرسیارەکان لەسەر منهەجی خوێندنە ئەو پرسیارانەی کە دەیانین لە ئاستی ئەوانە بزانین تا چەند مامۆستاکان خۆیان بیریان ماوە. پێگەشتن؟ بەڵێ بەڵێ. زۆر سپاس بە پێشنیارەکەشت مامۆستاگیان. دەستخۆشی لە جەنابتان و لە تەواوی کارمەندانەکەم لە ستافەکەتان. زۆر سپاس. هیوادارم ئەم بەرنامەیە زیاتر پەرەی پێ بدەن زیاتر فراوانی بکەن. بەڕاستی گۆڕینەوەی ڕاکانە گۆڕینەوەی زانستە لە نێوان قوتابی و مامۆستایە تا بتوانین کارێ بکەین بە هەمومان پرۆسەی پەروەردە بە جوانترین شێوە بەڕێوە بچێت. ئینشەڵڵا ئێمە شیوادارین. دەست خۆش بێ دووبارە بە خێراتن. ئامادەن بۆ پرسیارەکان؟ بەس زۆر بێتاقەت دیارن زۆری ساردووە سڕە نابێ گەرم و گەڕم باشە؟ باشە؟ بەڵێ گیان؟ تێناگەم مامۆستاگیان بۆ مایکەکە قسەکەی بێت. ورەی ئێمە بەرزترە ورەی ئێوە؟ لەو قوتابیان وەیەدا لە چیای سەگرمە و لە بەرزایی چیای سەگرمەدا. دەی خۆتان کۆکەنەوە باشە؟ بزان چۆنی بنۆلیان. لە گروپی ئێوە دەستپێکەم 3 کارتان هەیە لە پێشات هەر 3 پرسیارەکەتان یەکەمە گەر نەتانزانی ئەچمە لای گروپی بی لە ماوەی 6 چرکە ئێوە کۆتا وەڵام مێنێ باشە؟ ئامادەن بۆ پرسیارەکە؟ زۆر باشە. پرسیارەکەڵێم چ مێروویەک بەتواناترینە بۆ گەڕانەوە بۆ شوێنی خۆی؟ هەڵبژاردنەکانی ژەڵێم هەنگ یاخود زەردەواڵە یاخود کولە. زۆر ئاسانە ئاگاتان لە کات بێ. چ مێروویەک بەتواناترینە بۆ گەڕانەوە بۆ شوێنی خۆی؟ هەنگ زەردەواڵە کولە. یعنی زۆر خێرا گەڕێت و ئەبێ بە بەرهەمەکانیان نەبزانن. ئەو کاراسانیشم بۆ کرد. ئاگاتان لە کات بێت. هەنگ. دڵنیان؟ بەڵێ. ئەی تۆڵێکی ئەستێرە؟ هەنگ بێ. دڵنیایت؟ کارتان ماوە و کۆتا وەڵام وەرگرم کەوتوتە هەنگ. بە هەنگ بێ. کەواتە زۆر ڕاستە دەست خۆش چاپڵێن. مامۆستاگیان زۆر بە گەرم و گوڕی چاپڵیان بۆ لێن. باشان زار دەست خۆش ئەوە زۆر باشە. بەرهەمی هەنگ چییە؟ بەرهەمەکەی دروستکردنی هەنگوینە لەلایەن گوڵەوە. ئێوە هەر لەبەرەوەشە بە خێراییە گەڕێتەوە بۆ شوێنی خۆی و تێگەشتن پرسیارەکە چۆنیە؟ زۆر باشە. ئامادەن بۆ پرسیاری دووەم؟
پرسیارەکەڵێ ئەشکەوتی هەزار مرد ئەکەوێتە کوێوە چیای کوێوە ئەزمار پیرەمەگرون بەرانان ئەشکەوتی هەزار مرد ئەکەوێتە چیای کوێوە ئەزمار یاخود پیرەمەگرون یاخود بەرانان بەرانان خوێندووتانە بەڵێ لە چی دەرزێکە کۆمەڵاتی چی بۆ ئەشکەوتی هەزار مرد نەچوم تۆ چیت بەڵێ ئەتوانین باسکی بۆمان تۆزێ ئەشکەوتێکی گەورەیە و پڕە ئاسەواری زۆری لێ نییە بەڵام ئەشکەوتێکی گەورێ و خۆڵ و دووکەڵیشی زۆری تیا کاتە دڵنیان وەریگرن بەرانان مامۆستاگیان ئێواڵێن چیێزان نێوە بەرانان ئەوەی پشتی بەکرێجوێ یعنی هاوڕان لەگەڵ گروپی ئەیە هەزار مرد بڵم ئەوەی پشتی بەکرێجوێ بەڵێ تەواوە بەڵێ بەڵێ چیاکەش ناوی بەرانانە زۆر ڕاستەوڵامەکان دەستخۆش دەستان خۆش بێ خۆشتان چەپڵە لێن بۆ خۆتان باشە ئامادەن بۆ پرسیارەکەی تر زۆر باشە پرسیارەکەڵێ قوتابخانە زۆر خۆشە مەڵبەندی بیر و هۆشە دەیپارێزم باخچەکەی دەرگا و شوشە و پەنجەرەکەی ئەم پارچەوەندراوەی هیکەیە هی حەسیب قەرەداخی یاخود عین شەونەن یاخود لەتی فەڵمەت لەتی فەڵمەت لەبەرتانەوە ئەدی بۆم بڵێن دوای ئەوەی عنی بیرت چۆتەوە 4 ساڵ یعنی بەس ناوی شاعیرەکە و بیرماوە دڵنیان وەریگرم چاوەڕێ کات نەکەین کاتە زۆر ڕاستە دەستخۆش دەستان خۆش بێ مامۆستاگیانەوە گەرم و گوڕ زۆر خۆش چەفڵە لێ سێ پرسیارێکی گروپی ئەی تەواو بوو بە سێ پرسیار ئەچمە لای گروپی بی ئێوە ئامادەن بۆ پرسیارەکان زۆر باشە لەماوەی 6 چرکە کۆتا وەڵام وەرەگرم پرسیارەکەڵێ پەپولە چەند باڵی هەیە 6 باڵ 3 باڵ 4 باڵ پەپولە چەند باڵی هەیە 6 باڵ 3 باڵ 4 باڵ ئەوە سێ نییە چوارە پەپولەتان گرتووە چۆن دڵتان هاتوولی پەروانە گرتومان لای چۆن 4 باڵە وەڵی نازانم با 4 بێ دروستان کردو نەتان گرتووە دروستمان کردو 2 باڵ بۆ بەس با 4 بێ ئەخرە و 2 باڵیان هەن ئاوای یەکرێ ئەبێ بە 4 وەڵامەکەشتان زۆر ڕاستە دەستخۆشە بە گەرم و گوڕی چەپڵیان بۆ لێن باشە ئامادەن بۆ پرسیارەکەی تر زۆر باشە پرسیارەکە ئەڵێ درەختی قوڕمی سوور لە چێ جۆرە ئاوێکدا دەڕوێت قوڕمی سوور ئاوی سوێر ئاوی سازگار یاخود لە هەردووکانە قوڕمی سوور ئەو لە زانستا هەیە ئاوی سوێر یاخود ئاوی سازگار یاخود هەردووکی لە زانستا هەیەەوە سوێرەیە بەڵێ ئاوی سوێر دڵنیان کاتتان ماوە گاتان لە کات بێ گیرم نەماوە لە ئاگاتان لە کات بێت قۆناغی 4 دیاری بەڵێ قۆڕما سوێر دەچرکەتان ماوە ئاگاتان لە کات بێ کۆتا وەڵام وەرەگرم کامیان وەرگرم با هەردووشیان بێ با هەردووکیان بێت تا وەریگرم بەڵام بەداخە وەڵامەکان هەڵەیە بە هەمان پرسیارە گەڕێمەوە لای گروپی ئەی ئێواڵەن چی درەختی قوڕمی سوور لە چ جۆرە ئاوێکدا دەڕوێت ئاوی سوێر یاخود ئاوی سازگار یاخود لە هەردووکە ئاوی سوێر تا وەریگرم کاتە زۆر ڕاستە دەستخۆش مامۆستا عەلی تۆ بۆچی گۆڕیتان وابزان مامۆستا عەلی تۆ هینکردن قەلاقیکردن قۆناغی 4 تایەتی زانی بەس بیرم نەمابوو ڕاستەکەی دقی ناکەەوە جارێکی تر بۆ ساڵێکی تر ئامادەن بۆ پرسیارەکەی تر بەڵێ زۆر باشە پرسیارەکەڵێم هاواتای وشەی ئاڵا چییە چەرداخ ڕەشماڵ پەیداخ چی هاواتای وشەی ئاڵاواتە یەکواتای هەیە لەگەڵ وشەی ئاڵاکە چەرداخ یاخود ڕەشماڵ یاخود پەیداخ پەیداخە دڵنیان پەیداخ پەرچەمیشی پێوترێ و ئەوە کوردی ڕەسەنە وشێ
پەرچەمە و ئاڵایە و عەلەمە و بەیداخشە. تاوەریگرم وەڵا بەیداخ کاتە وەڵامەکان زۆر ڕاستە دەست بۆ چە بڵێ. دەستان خۆش بێ سێ پرسیاری گروپی بیشتەوە بوو بەڵام بەر لەوەی بچمە لای گروپی ئەی و سێ پرسیارەکەی تیران ئاراستە بکەم ئەمەوێ باسی اختصاصی خۆتان بۆ بکەن. من پسپۆڕی نزی قۆناغێک چوانەیەک من پسپۆڕی نزی چ قۆناغێک قۆناغی بنەڕەتی بنەڕەتی زۆر باشە سەرکەوتوی مامۆستاگیان پەیوەندی و چۆنە لەگەڵ تەلەبەکانە چی بەسەر هاتووە لەگەڵ بەسەر هاتێک مامۆ باسکەی وڵی بەسەراتێکی خۆشتان بۆ گێڕمەوە لە قوتابخانێکی کچان دەرزمەوتەوە بەڵێ هەچەند شتەکەی شیار بۆ خۆشی ئەمێنە بەڵێ دەرزە لە گەرمەی دەرزە قیژە لە ناو پۆلەکە ئەسا بەڵێ حوزم تەلەبەی کچان بەرەو دەرەوە ڕاکەن میشیچم خلی بێخەبەرم لەو شتا کاتێک زانیم مشکی خۆی گرۆپ پۆلەکە مامۆستاگیان شەر نییە ئەوە ترسن بەخوا بەزێ جار لە دەرزەکەی نەکەن بۆی دەرزەکە نەخوێنن واکەن ڕوا بکە ترسا بوو زۆر ترسا ئەهریمەنی مامۆستا تۆ ترساییان تەلەبەکان لەوەی ناخۆشتر مامۆستاکی ئافرەت هات وە ڕیزی کردن ئەم جارە عیب نییە مشکەکە دیسان هاتم جا مامۆستاکە لە پێشی تەلەبەکان ڕایکرێتەوە ئاخر زۆر جاری شەیە بلان قەس واکەن خۆی دانێکیان ترسا هەمیان بە دوایانە دەست خۆشە مامۆستاگیان بەڕێزت بەسەرهات نوکتە چی؟ وەڵا هەرچیەک بێ وەڵاهی نوکتە لە قۆناغی دووەمان نوکتەمان پێ باشترە ئێستا بەسەرهاتێکیان یاخۆت پێشنیارێک شتێک وەڵاهی پێشنیارەکە دووت نوکتەکە با بۆ دوای دە باشە پێشنیارم پۆلا چۆنی پەیوەندی چۆن لەگەڵ خوێندکارانە والله بانە بێتین بەس من عادەتەن حەزەکەم تەلەبە حۆڕکەم یعنی ئەوە ناکە دەرز بە چ قۆناغێکەڵیت من سەرەتایی بڵێن بنەڕەتی بەڵام بیرکاری خۆی وشکە دەرزێکی یعنی ئەگەر بێت و هەر وەکو کتێبەکە بیڵیتەوە هیچ تەلەبەیە تێناگا و ئەوە نا بڵێ هیچ تەلەبەیە تێناگا بەڵام ئەو ئیستیحاڵەی نییە بڵین تەلەبەکە جوان لە تۆ تێبگاوانە ئەبێ دایم تۆزە تەڕ و پاراوی کرد و قسەی خۆشیان لەگەڵا بکەیت و مەوزوعی تری تێکەڵاوکەی من دایمە لەگەڵ تەلەبەکانمە هەوڵم ماوە قسەی خۆش بکەمەوانە تەمان هەموو کاتێکیش ئینسان هەموو یەک مەزەحەج نییە جاری وایە کە مەزاجم نییە من هەر دەرز ناڵێمەوە ئەڵێم با دەرسەکەیان لێ سەقەت نەکەم ئەو هینی بخۆمە ینی سیفەتی خۆمە یەکێکە لە سیفەتەکانم سەرکەوتوی مامۆستاگیان دەست خۆش بێ مامۆستا عەلی تۆ قسێک مامۆ بکەیت پسپۆڕی کۆمەڵایەتیم بەڵێ لە دەرەوەی شار بۆ ماوەی 3 ساڵ مامۆستا بووم بەڵێ لە دەرەوەی شار عادەتەن کارەبا باش نییە ئەوانە ئەنە وەڵڵا دەرسەکانیش لە ڕێست و شتەکان نابێ ڕێکی خەیتە ئەوانە شاورەیە فیکەمان لێ ئەوان بۆی قوتابەکان بێن دەڕۆ یا بچنە ژوورەوە باجێکمانە بوو تەمەنیشی هەبوو ئەوانە ئیداری قوتابخانەکە لای من بوو وتم باجی تخواز ئەحمەد نەبێ فیکەی لێوتی ئایا ڕۆ مەخۆم فیکە چوزانم ویستم بڵم بە قوتابیەک بڵێ با شاورێکمان بۆ لایکە بێن دەرە با شاورەتم فیکەیەکمان لێ ڕای خۆشیشە مامۆستاشتیوە دەستان خۆش بێ سەرکەوتوو بن گروپی ئەی ئامادەن بۆ سێ پرسیارەکەی تر واتە بە 6 پرسیاری قۆناغی یەکەم زۆر باشە پرسیارەکەڵێم بارۆمەتر ئامێرێکە بۆ دیاریکردنی پێوانی چی بەکاردێت بوومە لەرزە یاخود باران یاخود پەستانی هەوا بارۆمەتر پەستانی هەوا دڵنیان زۆر جوانتی پەستانی هەوا ئەگەتان لە کات بێ کاتتان ماوە پرسیارەکەتان بۆ دووبارەکەمەوە بارۆمەتر ئامێرێکە بۆ دیاریکردنی پێوانی چی بەکاردێت بوومە لەرزە یاخود باران یاخود پەستانی هەوا ئەگەر دڵنیا بوون لە شتێک خۆتان قەلق مەکەن پەستانی هەوا تاویانی وەریگرم کەواتە زۆر ڕاستە دەست خۆش مامۆستاگیان بیرس و چەپڵەکان بۆ لی بۆچی ویست لیان خەڵەت بکەیت زۆر باشە ئامادەن بۆ پرسیارەکەی تر زۆر باشە پرسیارەکەڵێ کام گیاندار ملی نییە پشیلە مشک بۆق کامیان ملیان نییە بۆق دڵنیان ئەی مشک هەیەی بینیتانە خۆ ویستە قسێ بکەیت چی وت ئانی دوو دڵی لە بینی مشک و بۆقەکەیە ئێستا کامیان وەرگرم
ئەستێراڵێ بۆقەی تۆ دیەگیان منیشڵم بابۆق بێ یعنی تۆش هاوڕێی لەگەڵیانە کەواتە منیش دوودڵتان ناکەم وەڵامەکەتان زۆر ڕاستە دەستخۆش دەستان خۆش بێ ئامادەن بۆ پرسیارەکەی تر قسەیەکی خۆشم بۆ بکەن یادەوەریەکەم بۆ باسکەن لە مەکتەب چۆن لەگەڵ مامۆستاکانە پەیوەندیتان لا پەیوەندیمان باشە باشە یعنی بەڵێ مو بەبینتانە ناچێ یعنی ناوەڵە زۆر باشە ئەی تو ئەستێرەگیان وڵی زۆر خۆشە لەگەڵ مامۆستاکانیشتان ڕاهاتووم ئیتر دەستیان زۆر خۆشە سەرکەوتوو بیت ئەی تۆ من ناوەکەی تۆم بیرەچێتەوە ناوچی بوو ئادەر ئادەر یعنی چی واتاکەی چییە ڕەسەند ڕەسەن زۆر باشە ئەی تۆ پەیوەندی چۆن لەگەڵ مامۆستاکان چ مامۆستایەکە زۆر خۆشەیە مامۆستای بیرکاریمە مامۆستای بیرکاری ئەو مامۆستای بیرکاریشمان لایە بەڵام کێشەکە ئەوەیە نازانم زۆر جار تەلەبە لەگەڵ مامۆستای بیرکاریان ڕێک نییە نازانم وایە وڵا خاستەن تەلەبەی کچ تەلەبەی کچ بۆچی مامۆستا نازانم وڵی بۆ دەرسێکی زۆر خۆشە هەموو یاسا ینی بەڵێ یەکەم دەرزی شەکە لە خۆدت لەوانێت تەلەبە بووبی تەلەبە شێستا کە دەرەجەی تەواوی تایەت زۆر 100 نمرەی تایەت ینی ئێستا 20 نمرەی تایەت نازانم بۆچی هەر یاساکانیان بۆ لەبەر ناکرێ بەس بیرکاری تێگەیشتنە ینی لەبەرکردنی تیانە بەس یاساکانە کۆمەڵە یاسا ژینا بیرکاری هەر تێگەیشتنە تی نەگەی ینی هیچ وایە زۆر ڕاستە دەستێکی خۆشیشە چۆن دەستێکی خۆشیشە بیرکاری بەڕای من ئەخر بەلای بازێک کەس وایە بەلای بازێک من هەر کەسێ بیرکاری نەزانێ حەقە لە فەڕمی باەکە ناوی بسڕنا هیوادارم ئەوی مامۆستا بتوان خۆشیکەن دەرزەکە و تەلەبەوانە بێت خۆشەویستیکەن لای تەلەبە ئابەتەکی تەروان من وام کردوی تر دەستخۆشی مامۆستاکە زۆر دەستخۆشی لێکم ئامادەم بۆ پرسیارەکەی تر پرسیارەکەڵێم بەرزترین لوتکە چیای زنجیرە شاخەکانی باکوور ناوی چییە بەرزترین لوتکە لوتکەی چای قەندیل لوتکە چیای حەمرین لوتکە چیای هەڵگورت بەرزترین لوتکە چیای زنجیرە شاخەکانی باکوور ناوی چییە لوتکە چیای قەندیل لوتکە چیای حەمرین لوتکە چیای هەڵگورت هەڵگورت لوتکە چیای هەڵگورت دڵنیان لە چیان خوێندوتانە لە کۆمەڵاتیا زۆر زیرەک دیاری تۆ ئادەرگان منش زۆر حەز لێە تۆش حەز لێ ئەی دیگان تۆ چی دەرزێ زۆر حەز من زۆرتر حەزم لە دەرسی عەرەبیە عەرەبی یعنی باشی لە عەرەبیە زۆر باشە کۆتا وەڵام وەرگرم کەوتوتانە لوتکە چیای هەڵگورت ئێوەڵەن چی مامۆستاگیان تەواوە لە کاتێک چەپڵیان بۆ لێن دەستان خۆش بێ 6 پرسیاری قۆناغی یەکەمی گروپی ئەی تەواو بوو بە 3 پرسیار ئەگەڕێ مۆلای گروپی بی ئەبێ بە 6 پرسیاری قۆناغی یەکەم ئامادەن بۆ پرسیارەکان زۆر باشە لە ڕووی زیندەوەرزانیەوە چۆنن ئێوە هیچتان مامۆستای زیندەوەرزانی نین وڵات کەم تا کورتێک ئەوی شتێکی لێزانین دیگەر بیرمان مابێ باشە پرسیارەکەڵێ گەورەترین بێچووی کام لەم گیان لە بەرانەیە نەهەنگی ئاوی زەرافە یاخود فیل گەورەترین بێچووی کام لەمانەیە نەهەنگی ئاوی زەرافە یاخود فیل نەهەنگ زۆر گەورەیە لەڕی بارستاییوە لەڕێ قەبارەکەیەوە بارستاییە قەبارەکەی چونکە نەهەنگ چەند تەنێکی شەبێ قورسایەکی وەزنێکی تەواوی هەیە ئێمە پێمان وا بێ نەهەنگە نەهەنگی ئاوی کۆتا وەڵام وەریگرم کاتە زۆر ڕاستە دەستخۆش دەستان خۆش بێ ئامادەن بۆ پرسیارەکەی تر زۆر باشە پرسیارەکەڵێ کام لەم ئەندامانەی لەش هەڵدەستن بە گواستنەوەی ڤیتامین بۆ لەش پەنکریاس یاخود دڵ یاخود جگەر کام لەم ئەندامانی لەش هەڵدەستن بە گواستنەوەی ڤیتامین بۆ لەش پەنکریاس یاخود دڵ یاخود جگەر پەنکریاس و جگەر پەنکریاس ئەنسۆلینەوە هیچ جگەر ئاس جگەرە جگەر باڵە ئەی دڵ ئەی دڵ ڤیتامینە دەگوازێتەوە ئەم پرسیارەکە ڤیتامینە خوێنەوە بەڵام ڤیتامین ئەگوازێتەوە بەڵام من نەمەوێت ئیشی دڵ گەڕانەوەی خوێنە لە سکۆڵدانەچکەی ڕاستەوە بۆ چەپەوە بە بێچەوانە بەڵام ئەوەی وەڵامەکەی مامۆستایە جگەرە کەبەت کاتە زۆر ڕاستە دەستخۆش دەستان خۆش بە مامۆستاگیان ئەمادەن بە پرسیارەکەی تر زۆر باشە پرسیارەکەڵێ کۆتایی زمان بەرپرسە لە کام چێش ترشی یاخود تونی یاخود تاڵی
کۆتایی زمان بەڵێ تونی تیژی تونی دڵنیان تونیە چی و چی ترشی یاخود تونی یاخود تاڵی کۆتایی زمان دڵنیایت کاتان ماوە و ئاگاتان لە کات تاڵی ئەوە ئەم لەولات تیژیە تاڵی بێ بە دڵێن هەرچەند تونیە بەس با تاڵی بێ ترشی زووە بەس تاڵی کاتێ خارێکیان تاڵە هەست پێەکەی تاڵی دڵنیان تاوەریگرم هاوڕان هەستێکتان جەماعە دەنام ئەوم تونیە تۆڵی تونیە بەس لەوە خاتی ئەم دوو مامۆستا عنی مەقسە دوان ناکەین کاتانەوە نەماوەریەگرم کەوتوتانە تاڵیە وەڵامەکەیان زۆر ڕاستە دەست کۆ دەوایەکە خۆیان شروع بێ شتێکە تاڵە کۆتای هەستی پێکەکەی بەتایبەتی کاتی ئەی بە مناڵ ئاوێکی بۆ حازرەکە گە مناڵە حەزی لە دەرمانێ نەبێ بیخوا هاتۆزی ئاوی بۆ حازرەکەی لەو کاتەکە ئیتێ بۆی لە بیر بچێتەوە تاڵەکە بۆیزانی زۆر ڕاستە مامۆستاگیان بیبەریتون کێکێتە سەر زمانێک سەر هەستی پێەکەی ئارە وەڵا خارگەکە تاوە بێن جاز بەتاڵی ئەخ من نەتاڵی نەتیژی نایخۆم زۆر بەکەمی مەگەر بۆیە هەستی پێ نەکرد ئەگەر لە شتێکا بێ هەستی پێ نەکەم تای خۆمەجینا هیچیان ناخۆم زۆر باشە کۆتایی هاو بە پرسیارەکانی قۆناغی یەکەم لە کۆی 12 پرسیار 6 پرسیاری گروپی A و 6 پرسیاری گروپی B تا ئێستا باش ڕۆشتون ئاگاتان لە حساباتە ئیباڵن کامتانی بنەوە کامتان سەرکەوتۆ بن ئەگەڵێتی ئەسیقا هەیە تا ئێستا چەند خاڵتان هەیەوە یەکدانتان نەزانیوە کاتە پێنج ئەمە سیقەمان پێتانە نانا سیقەمان هەیە مامۆستاگیان لەو مەترسە خۆمە ڕژێمەکەی عەبادی نییە هەرم ڕۆژێڵە بەیانی معاش دێ و هیچیش چۆن خۆمە ڕژێمەکەی عەبادی نییە ئەڵە بەیانی نادوو بەیانی معاشەوە مانگێکە مانگی چی ئێستا معاش بۆ وەرزانە مانگمان هەر لەبیر چۆتەوە وەرز وەریەگرێسە خۆشیشە ناز ئەڵێن بۆتان کۆکەینەوە بە حساب گوای ئەڵێن شتان نافێت ئاخر ئەوەی خۆشە منیش بەخسەم لەوەیەتی زۆر باشە دەستخۆشی لە هەردوو گروپتانەکەم ئێوە ڕازین لە قۆناغیەکەم ئاگاتان لە حساباتی خۆتانە ئەڵێ نەیبێنەوە لە مامۆستاکان وەرەتان بەرزانی کاتە زۆر باشە بینەرانی بەڕێز لەگەڵمان بنێنەوە پاش ناوبڕێکی کورد دەگەڕێم وڵاتە بەڵێ ئازیزان بەرداوامی لەگەڵتان بە قۆناغی دووەم بەڵام بەر لەوەی دەستکەم بە قۆناغی دووەم ئەمەوە دووبارەکەمەوە بۆ بینەرانی NRT2 کە هەر مامۆستایەکی خۆشەوی زیاد بۆتەر خوێندکارێکی بەهرەمەند ئارەزوی بەشداریکردنی هەیە لە پرۆگرامی بیرتا ئەوە پەیوەندی بکا بۆ ژمارە تەلەفۆنی کە یێتە سەر شاشە یاخود سەردانی ئۆفیسی سەرەکی NRT2 لە گوندی ئەڵمانی بەڵام بەر لەوەی بچمە لای پرسیارەکانی قۆناغی دووەم میوانێکی پچکۆلەی زۆر جوان بەشداری کردووە لەگەڵمان میواناریمان کردووە زۆر بەخێراتی کە ئارەزوی ئەوەی کردووە بەخێروی سەرچاو ناوە چییە؟ محەمەد گیان تۆ لە پۆلی چەنی؟ لە پۆلی دووەم بنەڕەتی ئەی سەرکەوتو بیت لە چ خوێندنگایەکی؟ لە خوێندنگای ئاگدانی دانزەرۆ زۆر بەخێراتی محەمەد گیان چۆن بەشداری و کرد حەزەکەی لە پرۆگرامی بیرتە بەشدار بیت؟ باڵێ بەرنامەیەکی زۆر دوانەیە ورادار و سەرکەوتووتر بێ لەگەڵ توە ئیشەڵڵا محەمەد گیان زیرەکی تۆ لە دەرزەکانتە؟ باڵێ لە چ دەرزێکا زۆر زیرەکی حەز لە چ دەرزێکە؟ ئینگلیزی زۆر باشە باوکی شلێرێ بەرامبەر باوکە دانیشتووی محەممەد کوڕی مامۆستا عالیە دەستخۆش بە مامۆستاگیان ئارەزووی کە بەشدار بە لە پرۆگرامەکە پێشەوە دایکی وتی زۆر سێری پرۆگرامەکەتانەکە حەزی لە شتێکی وایە کە مناڵی تیابێت و بێ بە پێشکەشکاری پرۆگرامی مناڵان و زۆزوولێ من پرسێ لەوە سێشەمە لەسەر چوارشەمە نەهات بەرنامەکەکە محەممەدگیان هیچی بۆ ئێمە حازر کردووە؟ باڵێ چی بۆ حازر کردوین؟ هۆندراوە دەی فەرموو لەناو پۆدا زۆر ژیرم پەروەردەوە لە بیرم کێ لە مامۆستا دەگرم وانەکان چاک وەردەگرم ئاور بۆ دواوە دادەم قوتابیان خەریک ناکەم کاتێ مامۆستا پرسی ئامادەم کردووە دەرسی دوور لە داڵقە و خەیاڵم لە پۆلام نەک لە ماڵم هەموو پێویستیم پێیە چاوم لە دەستی کێیە زۆر وریا و بە ئەدەبم من قوتابی مەکتەب ئەی ئەفەرمی قسە بڵێ قایم
دەست خۆش بە محەممەدگیان دەستخۆشی لە باوکیش دەکەم زۆر بەخێر هاتی لەیرە مامۆستاکان بەنێرم سڵایان بۆ نێری ئەی وەستاقەوە بم زۆر جوانی محەممەد دەزانی دەستخۆشی لە کارمەندی هێنارتی دووەکەم ئەی زۆر سپاس گیانەکەم بەتایبەتی لە مامۆستا ڕێبین مامۆستا ڕێبین بەخێراتی دووبارە دەست خۆش بێ باچێک مەیتێ یەک ماچی جوان زۆر بەخێراتی محەممەدگیان شتی ترە ماوە پێشکەشمانی کەیت هۆنراوەیەکی تر گۆرانیەکی تر پێشکەشماکەی باڵ ئەدەی چییە زۆر باش خۆ ئامادە کردو ئافەرم دەی چی هەیە یەک و دوو چەند ئاسانە ڕۆڵا گوێ بگرە و بیزانە سێ و چوار خۆت و سووکە کوڕی زیرەک هێزک سووکە پێنج و شەش و حەوت بزوێرە ئاسایی خۆ و دەرقالێرە هەست و نۆ و دەڕەوانکە ئەوسا هەر یاری و سەیانکە ئەی ئافەرم یەک چەپڵی زۆر قایم دەستخۆش بە محەممەدگیان دەستخۆشی لە مامۆستاکان دەکەم دەستخۆشی لە دایک و باوک دەکەم زۆر بەخێراتی زۆر گەورە و کردین محەممەدگیان ئامادەم بە قۆناغی دوم محەممەد گۆرانی پێشکەش کردین و هۆنراوی پێشکەش کردین و بەجێشی هێشتین دەستخۆشی شیرەکەین زۆر سپاسیەکەین ئەی ئێوە هۆنراوەیەک بەسەر هاتێک شتێکم بۆ بگەڕنەوە من هۆنراوەیەکم هەیە فەرموو خەونم بینی جارێکیان بووبووم بە گوڵێکی جوان منداڵێک لەو لاوە هات ویستی لە ڕەگ دەرم کات بم خاتە ناو ئینجانێک لەسەر مێزەکەی دامنێ هاوارم کرد خوای وەرز و ساڵ بووم کەرەوە بە منداڵ بچم بۆ قوتابخانە بۆ لای هاوڕەکانی خۆم لەو جارێ و خەو دەبینم لە خەوما دەچم بۆ فێرگە دەست خۆش بێت یەکیان چەپڵێکی زۆر قایم دەست خۆش بێ ئەو هۆنراوەی لە دەرسەکان تاخن تا یاخود هۆنراوی خۆتەی کتێبی لەتیف هەڵمەتە لەتیف هەڵمەت دەست خۆش بێ ئەی ئێوە شتێکتان هەبێت هۆنراوەیەکم و باسم سرودێک فەرموو وڵاتێکی هەژارە بەڵام مانەی ناوەکەی وڵاتێکی دەوڵەمەند مەتەڵەوە بەڵ ئاراستی من یەکەیان مامۆستاکان ئێوە خوا لە کۆمکەنەوە مامۆستاگیان وڵاتێکی هەژارە مانای ناوەکەی وڵاتێکی دەوڵەمەند مەدریت نییە مەدریت نەخێر نەخێر ئەی وەزان مامۆستاگیان لە کیشوەری ئەفریقا کیشوەری ئەفریقا وەڵای من شارەزایم لەو ناوە هەر نییە لولەکەی ڕووبسڕێتە بۆلا مامۆستا فەلاح تۆ نازانی سۆدانە نەخێر پرسیارەکە تێناگەی ئەڵێ وڵاتەکە هەژارە بەڵام ناوەکەی معناکەی ئەوەیە کە دەوڵەمەندە یعنی بۆ نمونە سۆماڵ ناوی دەوڵەمەند بێ کە چەند هەژارن ناوی دەوڵەمەندە مۆزامبیق دەوڵەمەند ئەوان لە منش حەقان لێکەمەوە پرسیاریان لێکەم چۆن منش ئەوە نەزانین منش پرسیارم هەیە بۆیان تۆ جارێ بە وەڵامیەوەمان پێ بڵێ با کاتەوە نەکوژین پێمان بڵێ مالی ئەی دەست خۆش بێ مالیە مەبەستی ئەی باشە بەڵێن شاری زیو منش پرسیارم ئەڵێن شاری زیو بەڵێ ئەڵان شاری زیو دێ منش پرسیارم لە تۆ کرد تۆ پرسیاری لە من کرد بە شاری زیار شتیش خۆشەڵەن بەس زیو نازانم شاری زیو ئەخم ئاسانکاریم بۆ کرد ئاسانکاری لە ئەمریکای باشوورە لەژۆ کارانسانیم بۆ کردی هەر وڵاتێ بڵێ لە خۆتەوە شاری مسم بیستۆ شاخی مەس نازانی ئەرجەنتینە شاری زیو ناسراوە بەڵێ ئەرجەنتین پرسیارێکم هەیە بۆ ئەوان پرسیارەکە چی بوو تۆ بە کوردی ئەمڕۆ یادەوەری چییە یەکی دێ یەکی دە بەڵێ بزانم چییە یەکی دە یەکی دە کۆچی دوایی حەمەجەزا کۆچی دوایی مامۆستا حەمەجەزا کۆچی دوایی هونەرمەندی گەورەی گەلەکەمان مامۆستا حەمەجەزا یادێکە لە هەموو جیهانە یادی ئەکەن ئەو ڕۆژە
هەر یادێکە بەڵێ بۆ یادە ئەمە چۆن هەر کەسێ جژنێکی جژنی دایکەیە جژنی نەورۆزەیە ئەمەشت ئەمە ڕۆژێکە و ناسراوە بەوە زۆر باشە دەست خۆش بە مامۆستا یادی مناڵان هەیە ئەوانە بزانم ئەزانن ئەوان چییە نازانن یادی چیەوە هەر لە هەموو دنیای وایە لە جیهان ئەوان ڕۆژی ئاشتیە نەخێر ئاشتی ڕۆژی شەڕە نەشەڕژ نیە ئینشاڵڵا خوا شەڕمان توش نەکەن ئامین کاتمان کەمە مامۆستاگیان خۆ بێڵێ نازانین کەسمان یادی پیرانە یادی پیران بە ساڵات چوان زۆر باشە دەست خۆش بە چاپڵێ بۆ مامۆستاگیان مامۆستا چاپڵێک دەست خۆش بە مامۆستاگیان کە و یادە و لەبیر بوو زۆر سپاس هیوای لە شتاقی بۆ سەرجەم بە ساڵات چوان نەخوازم زۆر باشە ئەستێرە تۆی چ نەبوو هۆنراوێک هۆنراوە دێڵە دی ئێمە پێشمەرگین هەتا ماوین لە ژین نیشتیمان ئازاد ئەکەین لە خوێن مژین ئێمە کوردین نابەزین جەنگاوەرین نابەزین ئێمە کوردین تێکۆشەرین نابەزین گیان فیداکارین لە ڕێگەی میلەتە قارەمانی ڕێژیان و شۆڕشین ئێمە کوردین نابەزین جەنگاوەرین نابەزین ئێمە کوردین تێکۆشەرین نابەزین نابەزین و نابەزین و نابەزین دوژمنی ناپاک هەزار هێزی هەبێ ئەی بەزێنین ئەی ڕمێنین نابەزین ئێمە کوردین نابەزین جەنگاوەرین نابەزین ئێمە کوردین تێکۆشەرین نابەزین نابەزین و نابەزین و نابەزین دەست خۆش بێ قاپڵەیەک سڵاو بۆ پێشمەرگەکانی کوردستانی ئیشەڵڵا ئیشەڵڵا ئەو گۆرانیە هەرچەند کۆنە بەس زۆر خۆشە بەڕاستی سرودێکە من کە گوێم لێ بێ حەزەکەم بڕۆم بەرامبەر داعش باستم زۆر ڕاستی ئیشەڵڵا بە هیوای سەرکەوتنی پێشمەرگە و بەسەر هەموو کێشەکان هەزاڵ لەبین ئیشەڵڵا نەجاتمانە بێ لە هەموو شەڕ و شۆڕێک ئامادەم بۆ پرسیارەکەی تر بۆ پرسیاری قۆناغی دووەم واتە سێ پرسیارتان هەیە لە گروپی بیۆ دەست پێکەم چی باس کرد؟ دواتر باشە؟ پێتەڵم ئەم پرسیاران لە ماوەی 20 چرکە هەر پرسیارێکیش معلوماتی زیاتر هەبوو لەسەری پێشی چرکەکان تەواو بێ بێڵێ باشە؟ لە ماوەی 20 چرکە کۆتا وەڵام وەرەگرم هەڵبژاردنیشی نییە ساڵی چەند سلێمانی دنیای نراوە درستە ئاگاتان لە کاتێ ساڵی چەند دنیات نراوە 1992 لەلایەن بابانەکانەوە بنیادراوە ساڵی چەند 1970ەکانە ئەزانم حوسە پێم وابێ شتێکی وایە تەواو بوو بەڵام بەداخ وەڵامەکەتان هەڵە بوو ئێوە نازانم ئەمریکا ئەمریکا 1900 ئێوە زان 1984 ئەوە نم بین نەمە شەش ژمارەم بین بوو حەقە بەڕاست ماحسا کێشە نابێت مەلای پرسیاری دووەم ئامادەم بە پرسیاری دووەم پرسیارەکە لە ماوەی دەچرکە کۆتا وەڵام وەرەگرم باشە دەچرکە حوتوانی سفر دەکاتە چەند یەک تاوە یەک دڵێن تاوە یەک یەکە هەر ژمارەیەک توانی سفر بێ یەکەکە هەر ژمارەیەک توانی سفر بێ وەڵامەکان زۆر ڕاستە دەستخۆش مامۆستای بیرکاری ئەوە بۆیە مشاورەم نەکرام میە بالمیە والله ئێمە ئەمڕۆ امتحانی توانمان بوو امتحانی توان بوو چ پرسیارێکتان بوات بوو والله حوتوانی یەک هاتبووەتەوە چوارتوانی نۆ هاتبووەتەوە ئەی هەر توانێک ئاسانە پرسیارەکەی ئاسانە بۆ هاتوو هەر ژمارەیەک توانەکەی یەک بێ بزانم لەوەی سەرکەوتنی ئینشاڵڵا بەڵێ هەر ژمارەکە خۆی بێ مامۆستاگیان ئامادەم بە پرسیارێکی تر زۆر باشە لە ماوەی 20 چرکە کۆتا وەڵام وەرەگرم باشە 20 چرکە پلەی گەرمی ئاسایی لە شیمرۆڤ چەند پلێ پلەی گەرمی ئاسایی 37 پلێ تاوە دڵنیان ئەوەیە 37 پلێ نەتای لێبێ وینی بە زمانی خۆمان لە مەدرسەی توبا لەردیشی لێبێ ئەوە 37 پلە نۆرماڵەکەیەتی نۆرماڵەکەیەتی ئەگەر بەرز بێتەوە تا چەند ئەتوانێت ئینسانە بژی خۆی 37 تا 39 پلەی سەدی ئەتوانێت بژی لە چلە لەوانەیە بێتە هۆی مردنی وەڵامەکان زۆر ڕاستە 37 پلەی سێ پرسیاری گروپی بی تەواو بوو بە سێ پرسیار ئەچمە لای گروپی ئەی ئامادەن بۆ پرسیارەکان خۆتان گرچکەنەوە تۆزێ ئەم پرسیارە لە ماوەی 20 چرکە کۆتا وەڵام وەرەگرم باشە 20 چرکە زۆربوونی بەکتریا چۆنە
زۆربوونی بەکتریا چۆنە؟ 20 چرکە ئاگاتان لە کات بێت زۆربوونی بەکتریا چۆنە؟ چۆن زۆرە بێت؟ لە زانستا هەیە؟ بیرتان نەماوە؟ بەهۆی کردداری دەستۆدا بەشبوون دەست بۆ دابەژبوون؟ بەڵێ نزیک بوویتەوە کاتتان تاوا بوو بەڵام بەداخە وەڵامەکەتان هەڵەبوو بەهۆی دابەشبوونەوە نەک دەست بۆ دابەشبوون دەست بۆ دابەشبوون جیا لە دابەشبوونی ئاسایی واتای بە دابەشبوونی ئاسایی بڵێ باشە؟ ئامادەن بۆ پرسیارەکەی تر؟ بەڵێ زۆر باشە ئەم پرسیارەش لە ماوەی 20 چرکە کۆتا وەڵام وەرەگرم باشە؟ پرسیارەکەڵێم هاوینە هەواری سەرسەنگ دەکەوێتە کامپارێزدا هاوینە هەواری سەرسەنگ ئاگاتان لە کات بێ هەولێر ئاگاتان لە کات بێ و هەولێر کۆتا وەڵام وەرگرم بەڵێ نایگۆڕم نەخێر بەڵام بەداخە وەڵامەکەیان هەڵەبوو مامۆستاگیانی وەزانن دووهۆکە دووەکە تاو دووهۆکە مامۆستای کۆمەڵاتی لێ دووهۆکە بێخاڵ لە هەولێرە جوندیان لە هەولێرە گەلی عەلی بەگ لە هەولێرە بەس سەرسەنگ لە دووهۆکە ئامادەن بۆ پرسیارەکەی تر ڕۆشنایە بوو لە چۆن مامۆستاگیان تۆزێکتر ڕۆشنایە بوو لە هەولێرە ئامادەن پرسیارەکە ئەم پرسیارەش لە ماوەی 20 چرکەیە باشە ئەمان شانسیان هەیە پرسیارەکان هەمووی 20 چرکە 20 چرکەیە پرسیارەکەڵەیە مانگ ڕووناکی لە چی وەردەگرێت مانگ لە خۆرە وەریەگرە بەڵێ تاوا نایگۆڕن بەڵێ دڵنیان بەڵێ کاتە زۆر ڕاستە چاپڵە چیان بۆ لێم حەز ناکەم بۆچی حەز ناکەی بیزان مامۆستا من حەز دەکەم قوتابیەکانم لە خۆم زیرەکتر بن طبعا وایە بۆ ئەوەی ئایندەی وڵاتەکەم گەشت بێ آخر ئێستا ئێمە لە کوێ بڕچین یعنی وەجیایە لە دەرزتنەوە مامۆستاگیان ئامادەن بۆ سێ پرسیارەکەی تر ئەبێ بە 6 پرسیاری قۆناغی دووەم باشە ئەم پرسیارە لە ماوەی 10 چرکە کۆتا وەڵام وەرگرن 10 چرکە باشە ئینشاءالله گۆشە وەستا و پیاوانەکەی چەندە گۆشەی وەستا و 90 پلێ نەوە پلێ 90 پلێ تاوا نایگۆڕن نایگۆڕی زۆر ڕاستە دەست خۆش شانستانەیە پرسیاری بیرکاری زۆر تیا مامۆستا بەدڵتە یعنی مامۆستاگەت بیرکاری دەڵێنەوە بەڵێ هەردوو مامۆستاگە بیرکاری منجی توش بیرکاری هەڵیتەوە بەڵێ بەڵێ زۆر باشە سەرکەوتوی مامۆستاگیان ئەم پرسیارە لە ماوەی 20 چرکە کۆتا وەڵام وەرەگرن باشە بەڵێ ئایا بە تێکەڵکردنی ڕەنگی سوور و شین چ ڕەنگێکمان دەست دەکەوێت سوور و شین تێکەڵکەی ئەویان ئێوە دەدەن بەس سوور و شین پێم وایە ئەو پیان لەبەرە کردین جاجاری پشتەقاڵێ لام وایە سوور و شین ئاگاتان لە کات بێت پشتەقاڵێ سوور و شین کاتان کەم ماوە پرتەقاڵی تەوا پشتەقاڵی وەرگرم بەڵێ زۆر کاتان تەواو بوو بەڵام بەداخە وەڵامەکەتان هەڵەیە ئێوازانن لە دەرزی بوونەرای خوێندوتانە سەوس نا مۆر نییە مۆر ئەی بووێنەوە مامۆستا فەلاح وەڵای فەلەن ئاخرە بیاگەم لە کات بێ مامۆستا پەلەی کرد ئامادەن بۆ پرسیاری کۆتایی لە ماوەی 30 چرکە کۆتا وەڵامە وەرەگرمە پرسیارە باشە بۆ نمونە مامۆستا فەلاح بە پاسکیلەکەی 55 کیلۆمەتر لە کاتژمێرێکە بڕیوێتی ژمارەی ئەو کیلۆمەترە کە بڕیوێتی لە 4 کاتژمێرە چەندە 55 کیلۆمەتر لە یەک کاتژمێرە بڕیوە ژمارەی ئەو کیلۆمەترانەی بڕیوێتی لە 4 کاتژمێرە چەندە 220 کیلۆمەتر چۆنی حسابت مامۆستاگیان 4 کەڕەتی 55 4 کەڕەتی 55 بەڵێ زۆر باشە وەڵامەکە زۆر ڕاستە دەست بەس زۆر باشە 4 یەکسە کەڕەتی 55 بۆ دەرچێت ئەوە نەم دەرز و تۆتەوانێ ئەوە نەم تەریقە بە تەلەبە هەمووی لەبەر کردووە دەستان خۆش مامۆستاگیان 6 پرسیاری گروپی بی تەواو بوو بە 3 کارتی ترە گەڕێمەوە لای گروپی ئەی واتابێ بە 6 پرسیاری قۆناغی دووەم ئامادەن زۆر باشە لە ماوەی 10 چرکە کۆتا وەڵام وەرەگرمە پرسیارە باش لە ماوەی 10 چرکەیە ئایا کونجی بەروبوومی چ وەرزێکە کونجی بەروبوومی چ وەرزێکە ئاگاتان لە کاتبێ کات کەمە خێرا وەرزە بڵێن هاوین تەواو وەریگرم وەڵامەکان زۆر ڕاستە دەستە ئەی برنج هیچ وەرزێکە هەر هاوین هەر هاوینە ئەی جۆ ئەشەر هاوین هەر هاوینە
بەس من گلەی یەکم هەیە گلەیەکی گیان کە ئێمە کە ئێواڵن کە زانیمان پرسیارەکە چەپڵە بۆ خۆتانێن بەڵام کە ئەوان بخۆی ئزانن چەپڵە بۆ خۆیان لێنە چەپڵە بۆ خوێننێن تازە پرسیاری شانتاوە بوو دەکاتێک چەپڵە بۆ خۆتان نێن ئەو لەبەر خۆش لەبەر ئێوەشێتی ئەو لەبە خاتری ئەو بۆ خۆمان پرسیاری شانتاوە بوو تا بزان چەپڵە باشە قەیچێک ئەوە شەبێت ئەمادەن بە پرسیارەکە تر لە ماوەی دەچرکە کۆ تاوەڵام وەرەگرم باشە دەچرکە پەلکە زێڕینە لە چ وەرزێکە ڕوودەدات دەکرێت بەهار تۆش بیڵێ بەهار هەڵامەکان زۆر ڕاستە دەستڕۆژ کۆتا پرسیاری قۆناغی دۆمتان لە ماوەی 20 چرکە کۆتا وەڵام وەرەگرن باشە 1 کیلۆوات چەند واتە 1 کیلۆوات چەند واتە 1000 هێواڵەن چی ئەستێرە تۆڵی چی بۆ تووڕاوی لە هەزاری چی ئاگاتان لە کات بێ دیە تۆڵی چی نەڵێم 1000 دڵنیاشیت وەریگرم لە 1000 هەزارەکە وەرگرم وەڵامەکەیان زۆر ڕاستە دەستڕۆ خەریب و قەلەقتانە کرد کچەکە دڵنیان وازی لێوێن لە پۆلی حوتا خوێندومانە لە پۆلی حوتات تۆ لە پۆلی هەشتی ئیمساڵ باشە سەرکەوتوو بیت کۆتایی هاو بە پرسیارەکانی قۆناغی دووەم 12 پرسیاری گروپی A و 12 پرسیاری گروپی B مامۆستاگیان شکانت کام گروپە براوە بن دۆڕاون دڵنیان ئەوان ئێمە بە یەک پرسیار لە دوای ئەوان مامۆستا پرسیار این هەڵە دۆڕاوین چۆن مامۆستا عەلی هەڵە دۆڕاوین بەڵێوان دوو پرسیارمانە زانیوان یعنی دڵنیان چاوەڕێ کۆنتڕۆڵەکەین ئاخر ئەنجاممان پێ بڵێ بزانین کام گروپ براوی پرۆگرامن کۆتا ئەنجام لە کۆنتڕۆڵ پێمانەڵێن ئەگەر گروپی ئەی براوە بن ئەوە هەرێکەتانە بنە خاوەنی کارتێکی چاویلان و ئەتوان بێ بەرامبەر یاریەکانی بەکاربێن باشە ئەی ئێمەگە برمانەوە ئێوەش چی مەساسەیەکمان بۆ بکڕین جبسێک یا جبزێک کۆنتڕۆڵ کۆتا ئەنجامیان پێوتوم لە قۆناغی یەکەم بە کۆی هەردوو قۆناغەکە زۆر تەفاسی پێنام گروپی ئەی 11 خاڵیان هەیە لە کۆی هەردوو قۆناغەکە گروپی بی لە کۆی هەردوو قۆناغەکە واتە لە کۆی 12 پرسیار وەڵامی 9 پرسیارتان زانی و 9 خاڵتان هەیە بە جیاوازی چەند خاڵ بە جیاوازی دوو خاڵ لە دوای سێ خاڵ سێ خاڵ بە جیاوازی سێ خاڵ گروپی ئەی سەرکەوتوبووم دەستخۆشتان یەکەم چەپڵێکی زۆر قایمیان بۆ لێن زۆر بەخێراتن لە چاویلان کاتێک خۆشەکانتان بەسەر بەرن دەستان خۆش بێ سەرکەوتوبوون پیرۆزبایتان لە یەکەم مامۆستاگیان توت حەزەکەم شتێکی خۆش باسکەم خۆش وڵا نوکتەیەکم پێ فەرموو ئەڵە جارێکیان سێ سەرنشینە بن لەگەڵ سایقێکی سەنیا سەرەکەون شۆفێرەکە خێرا لێ ئەخڕێ لە ڕادە بەدر لێ ئەخڕێ یەکێ لە سەرنشینەکان ئەڵە کاکە ئەڵێ بەڵێ ئەڵە خێرایت خێرایەکە زۆر زۆرە ئەڵە لە سەنیە زانی ئەڵە ناوەڵە ئەڵە دەوز بە بێدەنگمە تۆزێکی پێچێت زیاتر قات لە سکرێتەری بانزی تنەکە ئەوانە خێرایەکەی سەریعترەکە ئەڵە نەفەرێکی ئەنجا قساکە ئەڵە کاکە ئەڵە بەڵێ ئەڵە بە قورئان زۆر زۆر خێرای هەر خێرایەک زۆر زۆر تەواو خێرای بۆ ماڵەوەمانەوە تۆ ناینەوە ئەڵە لە سەنیە زانی ئەڵە ناوەڵە ئەلە دەوز لە قسەم مەکە وڵات تۆزێکی پێچی هەر بە تەواتی خەرکە گێچەکە ئەخەوێنێ هیچکیان قساکە ئەڵە کاکە بە قورئان تەواوی تر گیانمان لە مەترسیدا هەر بە تەواوەتی هەر زۆر زۆر سەریعیت تا ئاخر خێراییت ئەڵە لە سەنیە زانی ئەڵە ئەرەواڵە ئەلە بە قوربانم چۆنە وەستێتەوە یعنی وەستانەوەکەی نەبووە نەزانیوە چۆنە وەستێتەوە دەست خۆش بە مامۆستاگیان ئێوە هیچتان نەماوە وڵای پیرۆزبایی لە مامۆستا بەڕێزەکانەکەم بەڕاستی ئەمانە بەرهەمی مامۆسان دیارە مامۆستاکانی پێوە گیلاک بوون ئەمانش بەرهەمی هەموو مامۆستاکانم پیرۆزبایان لێ یەکەم بە دو ڕۆژی گەشت ئینشەڵڵا بۆ هەرێکیان دەست خۆش بە مامۆستان محەمەدگیان تۆ قسە وەڵا منیش هەر وەکو مامۆستا فەرمووی پیرۆزبایان لێ یەکەم و دەستخۆشی لە کەس و کاریە بە خێوکەرەکان و مامۆستاکانیان کەم کاوە جوان بە خێویان کردوون و ئاوا زانیاریان هەیە وەکو ئەم ئەستێرە خانم وتی مهم ئەوەیە ئێمە دانیشین ئاوا لە شوێنێکی ئاوا زانیاری ئاڵوگۆڕکەنی مهم برنەوە نییە بە دڵیش حەزم کرد ئەوە بیبەنەوە بە دڵیش حەزە کرد بەخوا بەڕاست دەستان خۆش مامۆستاگیان هیوای سەرکەوتنتان بۆ خوازم ئێوە قسەتان نەماوە ناسپاس تەواو کاتی چاویلانتان بردوتر تاوە باستان هەموو شتێکێنە هیوای سەرکەوتنتان بۆ خوازم دووبارە بە خێرات نێرد و گروپەکەم پیرۆزبایی لە گروپی ئەیەکەم
منیشی چم نەماوە هەر ئەوەنە دەستخۆشی بۆ هاوکارانم هەر مامۆستایەکی خۆشەویست یاخود هەر خوێندکارێکی بەهرەمەند ئارەزوی بەشداریکردنی هەیە لە پرۆگرامی بیرتا ئەوە پەیوەندی بکە بۆ ژمارە تەلەفۆنی کێتە سەر شاشە یاخود سەردانی ئۆفیسی سەرەکی ناوتی دووکە لە گوندی ئەڵمانی هیوادارم پرۆگرامیم جارشمان جێ ڕەزامەندیەم و لایەکتام و بێ تا پرۆگرامی کتری بیرتەوە کۆمەڵی زانیاری دیکە بەخواتان نەسپێرم خواتان لەگەڵ